ئەوڕۆ مامۆسا مەلا فاتح شارستێنی گەڕایەوە شاری سلێمانی و لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی وتاری ڕۆژی هەینی پێشکەش کرد و بە بەشداری ژمارەیەک نوێ شوێنی زۆر من پێم خۆش چمە لای جەنابێ ئەگەر فەرموویت ئێرە مامۆستا جان سڵاو لێبێ ئەمڕۆ چۆن بوو گەڕایتەوە بۆ سلێمانی؟ بسم الله الرحمن الرحیم سڵای خوای پەروەردگار و ئاشتی خوا لەسەر ئێمە و جەنابتان و تێگڕای ئیمانداران و کوردستانیان و هەموو ئەهلی جیهان بێ. خوا بە گەورەی خۆی لە ئاشتیدا بمانژێنێ، لە ئاشتیدا ژیان بەسەر بەرین، بە ئاشتی دینی ئیسلام بگەێنین. من هەر لە شاری سلێمانی بووم مامۆسای بەڕێز، من هەر ماڵم لە سلێمانیە، بەڵام لە 2016 کە مزگەوتی ڕێگەی بەهەشت تەواو بوو، برای هەر ئازیزم کەسی زۆر خۆشەویستم، پیاوی بۆ خوا سڵحا و پیاوی ناو پیاوان و جێگەی متمانە کاک فەرهاد ڕەسوڵ کە مزگەوتی ڕێگەی بەهەشتی بنیاد ناو خزمەتی دەکا و خزمەتکار و بنیادنەری ئەو مزگەوتەیە خەتیبێکی ڕسمی نەبوو. تەکلیفی کرد فەرمووی ئەگەر بگونجێ، وازم هەر خۆشم پێم و دوتم من بە خۆشەویستی جەنابتەوە خۆشەویستی خەڵکی هەولێریشەوە دێم وتارەکانتان بۆ دەخوێنمەوە فی سەبیلی الله بەبێت نەقلی ئەوقاف بەبێ موچەی ئەوقاف چوون دوای یەکسەم موچەکەشم بڕی لە سلێمانی بۆی کە پارەی هیچ شوێنە گوەر نەگرین. 7 ساڵ و 8 مانگی ڕێک لە بەیانیان لە سلێمانیەوە بە پاس چوومە هەولێر، ئێوارەش پاسەکان هەمویان شایدن بە پاسی شاتومەوە ماڵی خۆمان، تەنان نانی نیوەڕۆشمان هەل نەخواردووە، هەل لە ڕێگادالیان لە پارێنانمان لە مەتامێک خواردووە یان نەماڵی خۆمان. الحەمدوللا دڵشاد بووین لەوێ، خزمەتێکی باش کراوە، نەک من بڵێن خزمەتم کرد بێ، مزگەوتەکە خۆی ئاوەدان بوو، خەڵکە ئازیز و دیندارەکەی هەولێر زۆر بەدەممانەوە بوون، بەدەمەوە بوونی هاتن بۆ مزگەوت دەینا الحەمدوللا ئێمە هیچمان لە خەڵک نەویستووە، پێویستیمان هەر بەخوایە و زۆر مرتاح بووین. ساڵێکیش بوو لە مینبەرە بچکۆلەکەی ماڵی خۆمانەوە بەهۆی بارودۆخێکە وتارم دەدا. الحەمدوللا ئێستاش جەنابی دکتۆر سەباح لوتفی کرد وەکو فەقێیەکی خۆی کە باسم کرد لە سەرەتای وتارەوە، جەنابی پرۆفیسۆر دکتۆر سەید سەباح بەرزنجی خەتیبی ڕسمی ئەم مزگەوتەیە، بەڵام بەهۆی سەرقاڵی بە سەرپەرشتیارانی نامەی دکتۆرا و ماستەر و دەرسی زانکۆ و کۆمەڵە سەنتەر و سەفەری دەرەوەی وڵات و کۆڕ و کۆبوونەوە ئەم پیاوە ئەوەندە سەرقاڵە، ئەم مامۆستایەک چۆن بە فەقێیەکی خۆی دەڵێ بە تەلەبەیەک دەڵێ من زۆر سەرقاڵم تۆ ئەم دەرسە بڵێەوە، تۆ ئەم وتارە پێشکەشکە. لوتفی کرد لەگەڵ کاک ئەحمەدی حاجی عەلیدا، لەگەڵ کاک جەمالی حاجی عەلی برایدا، کۆمەڵ لە پیاوەک و کاک فاروق ئەوان شەژمانجێکە لەگەڵ منە خەریکن کە من سەرقاڵم تۆ وەرە وتارەکان لە شوێنی من خوێنەوە هەتا دەرفەتم دەبێ. هاتنەوەم بۆ ئێرە هەر لە هەر شوێنێک بین مزگەوت هەر مزگەوتە، ماڵی خوا هەمووی ماڵی خوایە، گرنگەوەی خوا لێمان قبوڵکە و ئێمە ژوشەیەکی هێمن و نەرمونیان بەجێی موسڵماناندا بدەین. پێشوازی نوێ شوێنان چۆن بوو بەرناکە مزگەوتەکە؟ ئەوە لوتفی خوای پەروەردگارە، ئێمە لەوە بچووکترین لە هەر شوێنێک بم بەس خەمیەوەمە گریانم بۆ ئەوە ئێمە ناتوانین حەقی ئەو خەڵکە بدەین. هەرچەندێ ئێمە سوپاس بوو ئەڵڵا هیچمان لە خەڵک ناوێ، نە دینارێک نە دۆلارێک نە نان خواردنێک، تەنها دوعای خێریان، وەڵام ئەو لوتفە گەورە بەس پاداشتیان بەخوا دەدرێتەوە. لە هەولێری جواب بوو الحەمدوللا، لە پیرەمەگرونی جواب بووین، لە سلێمانی جواب بووین، خوای ئیخلاسمان پێ ببەخشێ. تەنها دوعامەوە یا ڕەبی خوا لە جیاتی من پاداشتی ئەو موسڵمانە دڵسۆزانە بدەیەوە، یا ڕەبی خوا لە کەم و کوڕەکانم ببووری، بەندە ئەوەندە گوناهبارم، خوایە ستری گوناهەکانمان بکەی، قابلی ئەوە بین کە خەڵک ئەوە دەستخاتە ناو دەستمانەوە مەرحەبای یەکمان بکە. ئەوە هەموو لوتفی خوا بەسەرمانەوە. مامۆستا بۆچی لە 2016ەوە موچەکە ڕەت کردوێتەوە؟ واللهی لەبەرەوەی ئیمامەتم پێ ناکرێت، 5 فەرزە ناتوانم لە مزگەوت دابم چونکە کاسابەت دەکەم، جەنابیشت خۆت دەزانی کار و کەسابەت بەیانیان کە دەڕۆیتە دەرەوە جاری وایە باوەڕکە بە شەو نایتەوە، شەو درەنگ دەگەڕێیتەوە، ناتوانانی وەکو پێویست لە خزمەتی ژیانی موسڵمانان دابی، دانیشی لەگەڵیاندا گرفتیان چارەسەرکەی، کۆمەڵە مەسایل لە کۆمەڵایەتیەکانیان بۆ جێبەجێکەی، موچەیەکیش تەنها ئەگەر لە پێناوی وەرگرتنی وتاری جومعەدا بێ بڕۆم پێ بکە من هەموو جار لەرز بە لەشما دێ، لەشم دەلەرزێ، شەرمەزاری دام دەگرێت لە حزوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زاتێک کە لە جومعە باسمان کرد ئەو هەموو ماندووبوونە بۆ ئەم دینە، من تەنها لە پێناوی 20 دقە نیو سعاتی سەر مینبەرە بسم لە ئەوقاف داوای موچە بکەم، ئینسان خەجاڵەتی دەشێشێ و بەڕاستی خۆم بە تەریق دەزانی موچەی دایرە و حکومەت وەرگرم، چون معاشەکەم بڕی و تەنانەت هیچمان لە هیچ دەوڵەمەندێک سوپاس بۆ خوا وەرنەگرتووە، پاداشتی ئێمە ئەڵڵایە، پاداش لای ئەوە و پاداشتیشمان تەنها بەهەشتە و ئەو لوتفەی موسڵمانان ئەو خۆشەویستی و مەحەبەتە بە هیچ پارە و پۆڵ و سەروت و سامانێکی ئەم دنیا ناگۆڕمەوە، لە هەر شوێنێکیش بین هەمووی هەر برامانە، هەموو شارەکان بۆ من وەکو یەک سلێمانین، بەڵام بە ڕسمی ماڵم هەر لە سلێمانی بووە. ئەم قسەی کە بەڕێزێڵیت من تەنها بۆ وتارێکی هێنی موچەیە وەرناگرم، بەڵام کەسانێکی لەوانەیە هەبن لە چەندین دەوام و دایرەیە کە دەوامی ژنەکەن و موچە ژۆگرن و شانازیشی پێ بکەن، بۆ ئەمەیان چی؟ هەمیشە کاتێک کاسێک باسی شتێک دەکا ئەبێ سەیری خۆتکەی، من کاتێ باسی گەندەڵی دەکەم ئەگەر ڕم بەوە گەندەڵی نەبێ ئیشەکەی من وایە، من خەتیبێکم موچەکەم جومعان بەس جومعان بچمە سەر مینبەر لە ڕووی یاساییەوە پێم حەڵاڵە،
لە ڕووی شەرعیشەوە مامۆستای ڕەم بێ فتوان بۆ بدا بڵێ پیشەکەی تۆ ئەوەیە دوای چەندین ساڵ خوێندن خۆت بە جمعە 20 دقیقە نیم ساعتی بێ ئامادەکاری دەوێت کاتی دەوێت بەڵام ئەوە کە پەیوەندی بە خۆمەوە هەیە ئەڵەم هەر کارێک کە بۆ دین بوو دنیای لەسەر مەخۆ و بۆ دنیاژەگە کارێکت کرد تەنانەت ئەگەر کرێکاریش بێ من لە ناو کرێکارە کار دەکەم ئەو کارە بەس زیادەوە بیکە بۆی شەو کە چویتەوە لەسەر سەرینەکە خەوێکی ئاسوودە بکەیت کە دەست بۆ پاروی سەر سینەکەین ماڵەکەت بەر سەر سفرەکە زۆر بە مرتاحیەوە دەستی بۆ بەری یەقینت هەبێت کە حەقی ئەو پارۆنانت بە زیادەوە داوە کارت بۆ بەرامبەر کردووە بەڵام عەرزم کردی هەموو جار شەرمەزاری دام دەگرێ خۆم بە خەجاڵەتی بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەزانم لە ڕوو نایە بچم سەلامی لێ بکەم لە قەبرەکەیدا کاتێک لە زیاتی وتاری جومعە داوای پارە بکەم چاوەڕێی دەوڵەمەندێک بم دوای جمعە پارێگنانم بداتێت چاوەڕێی دەوڵەمەندێک بم $100 بخاتە گیرفانمەوە ئینسان ئەو کاتە دەبێت چ ڕێزێکی هەبێ لای خۆ کاتێ ئەم دینە ئەو گەورەیەی هەیە ئەو عەزەمەتەی هەیە خۆ ئەو لوتفەی لەگەڵ ئێمە کردو وشەیەک بدەی بە گوێی مسلمانێکدا کەسی چاوەڕێی بێ حکومەت پارەت بداتێ خۆزگە حکومەت موچەی هەموو عالەمی بدایە والله بابا ئێمە موچەکەی خۆمان منەتیش نییە نە لەسەر حکومان نە لەسەر خاوەن مزگەوت نە لەسەر مسلمانان بەڵکوی ئێمە منەتباری خواین منەتباری ئەو خەڵکە جوانین کە دێتە مزگەوت و لەبەر خوا بێ دەنگ گوێمان لێ دەگرێ ئەوە هەموو سەرۆت و سامانی دنیاە بۆ من ئینشەڵڵا پاداشتەکەشمان خوای گەورە قبوڵی کە سەرەتای وتار وتم کار ئەو کارەیە بۆ خوا بێ هەر کارێک بۆ خوا نەبێ ئەگەر هەموو خەڵکی دنیاش مەدحتکە هەموو ڕاگەیاندنی دنیا ئاواکو جەنابەت بە دیارتەوە بێ ڕابکە توورێکی قوڕایی بێ نرخی بازار نایێت کە فرێ دەدرێ کە نەک خەڵک بیکڕێ بەڵام ئەگە کارێک بۆ خوا بێ هیچ کامیرەیەکیش نەتبینێ تەنانەت من زۆر جار باسم کردو و سەرەتاژ وتم لە دەیوادا جمعەم کردو بڕوا بکە خەڵکەکەم دەژمێت بزانم 12 کەس تەواو دەبین بە قەولی هەندێک عولەما نەدەبووینێت 40 کەس بۆی جمعەکەمان بکەین ئێتر جار هێژ 10,000 کەسیش نوێژی لە دواوە کردوین وەکو ئەمڕۆژ مزگەوت پڕ بۆ و کەپسی بۆ قەڵە باڵغ بووە بەڵام هیچی گرنگ نییە گرنگەوەیە دوای مردنمان دەفتەرەکەمان ئایا خالیز بۆ خوا بۆ یاننا چونکە دوایی کەس ئێمەی لەبیر نامێنێ نە من نە جەنابن نە ڕاگەیاندن نە کامێرا ڕۆژگاریی ژیان هەمووی دەپێسرێتەوە بەڵام ئەو دەفتەری کە بۆ لای خوا بەرز کراوەتەوە ئەگەر نیەتەکە خاوێن بوو بێ ماوەتەوە پەنا بەخوا یا ڕەبی خوا بمان پارێزی ئەگە بۆ ڕوو دەرخستن و ئەوانەش بێ ئەوە تەنها ئینسان شەرمەزاری ئەم دنیا و گوناهباری لای خۆی بۆ دەمێنێتەوە خوا پەناماندا ئەتوان پرسم چ کارێکەکەی و کەسابەتی کە باسیەکەی کەسابەتێکی ئازاد دەکەم دەکڕم دەفرۆشم لەگەڵ یەک دوو برادرە لە دوکان وشتیوادا شەراکەتم هەیە الحەمدوللیلا ڕەم بە پارێکی زۆرم دەست نەکەوێت کە سابەت ئێستا تۆزە کزە ئێمەش سەرمایەکی وامە مەدەستەوە نییە بەڵام قەناعەتیش دەکەین الحەمدوللا زیادە ڕەوی ناکەین مەڵم داڵێکی زۆرمان نییە خوا لە نەخۆشی و ناخۆشی بمان پارێزێ ڕۆژانە بژی و قەرزدار نەبی دەبێ خۆت بە دەوڵەمەند بزانی زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆم دەرفەتە مامۆستاجان بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون مامۆستا فاتح شارستێنی ئەمڕۆ لە شاری سلێمانی وتاری هەینی پێشەش کرد بە بەشداری ژمارەیەکی زۆر لە نوێژخوێنان کە لە خۆشەویستی مامۆستا هاتبوونە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی